ئێرە نووسینگەی مافی مرۆڤی عێراق لە کەرکووک ئەم ڕێو ڕسمەش بەڕێو دەچێت نەگربوونەوەی فەرمانبەرانە و نە بۆ دانانی نەخشە و پلانی کار بەڵکو پرسەی فەهدی تەمەندە ساڵانە کە دەوترێت بەهۆی ئەشکەنجەدانی لەلایەن باوک و باوەژنەکەیەوە گیانی لەدەستداوە. فەهد لە ڕۆژی جیهانی ئاشتی بەهۆی کاریگەری ئەو ئازاری پێیگەشت بوو گیانی لەدەستدا. ئەو منداڵە 10 ڕۆژ لە نەخۆشخانەی کەرکووک چارەسەری پزیشکی پێدرا بەڵام هەوڵەکان سەرکەوتوو نەبوون. ئێستا باوک و باوەژنی فەهد دەستگیر کراون کە سوکارەکەشی ئامادە نەبوون نەتەرمەکی وەربگرنە و نەپرسەشی بۆ دابنێن. هەستان بە دانانی ئەم پرسە بۆ چەند هۆکارێکە گەڕێت و یەکەم ئەم مناڵە حتاکو ئێستا کە سوکاری دیار نەبوون کە پرسەی بۆ بکەن. دووەم چشت پەیامێک بگەینی بۆ خێزانەکانی کەرکووک و کۆمەلگای کەرکووک کە ئێمە وەک کۆمەلگای مەدەنی وەک کۆمەلگای مەدەنی پەیامێکە گەین بۆیان کە نابۆ تونند و تیژی ئیتر تونند و تیژی ئیتر نابێ بە توندی مامەڵە لەگەڵ مناڵ بکرێتن. بەپێی یاسای سزادانی عێراقی باوک و باوەژنی فەهد ئەگەر یەکلای بێتەوە کە هۆکاری مردنەکەی ئەون ئەوە سزای تا هەتای دەدرێن. دوای ئەو ڕووداوە لیژنەی مافی مرۆڤ و ژنان و مناڵان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرقاڵی ئەوەن لە ڕێی پرۆژە یاسایەکەوە بەرزی بکەنەوە بۆ پەرلەمانی عێراق گۆڕانکاری لەو یاسادا بکەن و سزای تاوانی لەو جۆرە لە زیندانی تا هەتایەوە بگۆڕن بۆ لە سێدارەدان. ئێستا یاسایەکمان هەیە پرۆژەیە مافی منداڵ لە پەرلەمانە پێشەوەی دەنگی لەسەر بدرێ هەوڵ بدەین گۆڕانکاری تیا بەسەرکە یاخود داوای گۆڕانکاری لە قانونی عقوباتی عێراقی بکرێت کە ئەو مادەیە بخرێتە نایەوە ئەوەی کە ئەڵێت کە باوکو سزا نادرێت بۆ ئەدام بگۆڕێ بکرێت وەکو هەر کوشتێکی کە ئەگەر بگاتە ئەو ڕادەی کە ئەو منداڵە ژیانی لەدەست لای کە سوکارێکەوە سزای بەپێی یاسا وەکو هەر مردنێکی کە بە ئەنقەس ئەیکوژێ سزاکەی وەربگرێت ببێ بە ئیدام. بەپێی بەداداچوونێکی NRT لە ماوەی نۆمانگی ڕابردوو 3 حاڵەتی تونند و تیژی بەرامبەر بە منداڵان لەلایەن باوک و باوەژنەکانیانەوە ئەنجام درراوە کە دوایین حاڵەتیان فەهد ڕەعەد بوو کە بە مەرگی کۆتایی بە چیرۆکی تونند و تیژێکە هات. هەر ئەمەش وای کرد لیژنەکانی تایبەت بە مافی مرۆڤ لی بێنە دەنگ. ڕۆکان جاڤ NRT کەرکووک.